سۆران لەگەڵ بوونی بە ئیداری سەربەخۆ پێویستی بە کەسانی شارەزا و لێهاتووە بۆ بەڕێوەبردن لە پاڵ تواناکانی پیاوان پێویستی بە تواناکانی ئافرەتانیشە بەڵام بەداخەوە ئەوەی تێبینی ئەکرێ سۆران بە قەزا و بە ناحیەکانی دەوروبەریەوە زیاتر سیمایەکی پیاوانی پێوە دیارە و ڕاستە ئێمە فەرمانبەری ئافرەتمان هەیە بەڵام کاتێک کە پۆستە ئیداریەکە بەرز ئەبێتەوە بۆ سەرۆک بەشەکان بۆ بەڕێوەبەرە گشتیەکان ئەبینین هەمووی هەر پیاوە لە قایمەکان لە مدیر ناحیەکان لە بەڕێوەبەرە گشتیەکانیەوە بەرهێنان ئاو کارەبا و شارەوانی و خانوبەر و تەندروستی و سەرۆکی زانکۆ ڕاگری کۆلێژ و پەیمانگاکان ئەبینین هەمووی هەر پیاوە و زۆر جاری وهەیە ئەوە ئەکرێتە بیان و بۆی کە ئافرەتان توانای بەڕێوەبردنیان نییە بەڵام ئەمە ڕاست نییە لەبەرەوەی توێژینەوە زانستی و ئەکادیمیەکان ئەویان سەلماندووە کە تواناکانی ئافرەتان بگرێ باشتر لە پیاوان لە ڕووی بەڕێوەبردن هەتا ئێمە نمونەی زیندوی وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئوسترالیا و هۆڵەندا و دانیمارک و ئەو شوێنانەمان هەیە کە ئافرەتان لە ڕووی بەڕێوەبردن زۆر باشن و ئەو وڵاتانی کە ڕێژەی بەشداریکردنی ئافرەتیان لە بەڕێوەبردندا زۆرە وڵاتێکی باشترە بێکێشەترە بگرێ هەتا لە ڕووی گەندەڵی لە ڕووی دەستپاکی ئافرەتان باشترن لە بەڕێوەبردن و دەتوانن ببن بە لێدەرێکی کارگەڕی زۆر باش بەڵام زۆر دەربیانووی ئەوە ئەهێنەوە بۆی کە ئافرەتان توانایانی ئەویش بە حکمی ئەو دابوونەریتی و فکرە کلاسیکی کۆنی کە تاوەکو ئێستاش پیاوانی کۆمەڵگەی ئێمە لەسەر ئەو بیر و بۆچوونەن لەسەر ئەو فکرە کۆنن بۆی کە ئافرەتان توانایان نییە و ئەمە هۆکارێکە و هۆکارێکی دیکەش نەبوونی دەرفەت پێدان بە ئافرەتان ناڕەخساندنی زەمینە سازی بۆ ئافرەتان کە بێنە پێش کە پۆست و پلەیان پێ بدرێ لەلایەن حکومەتەوە و هەر لەبەر ئەوەش ئەبیندرێ کە زۆربەی دام و دەستگا حکومیەکان لە پۆستە باڵاکان ئەبینین هەمووی هەر پیاوە بۆ زۆر جاری وهەیە بیانووی ئەوە هێندرێتەوە بۆی کە ئافرەتان خۆیان ناهێنە پێش خۆیان دەست پێشخەری ناکەن بەڵام پێم وایە ئەمە هۆکارە سەرەکیەکە نییە بەڵکو هۆکارە سەرەکیەکە ئەوەیە کە دەرفەتیا بۆ ناڕاستێت و زەمینیان بۆ ساس ناکرێت و بۆی کە ئافرەتان بێنەوە پێش و پۆست و پلە وەربگرن. بێگومان بەڕاستی دوای ئەوەی کە قەزای سۆران ئەو گۆڕانکاری گەورەی بەسەرداهات بۆ ئیدارەیەکی سەربەخۆ کە زۆربەی پیاوەکان پلە پۆستی جیاوازیان وەرگر بەڵام ژنان کە تەماشاکەی یعنی هیچ پۆستێکیان وەرنەگرتەوە جێگای داخە ئەمەش بەمانەیە ناگەێنێکەوە ژنی چاڵاکمان نەبێ ژنی ئەکتیڤمان نەبێ ژنمان هەبوو بۆ زۆر چاڵاکانە و بێرانە هەر لە دێرزەمانەوە شان بەشانی پیاوان ئیشی کردیە و لە شۆڕشدا بووە لە شەقدا بەجار لە ڕێگەی شیلێنان بوویان لە ڕێگەی کاری ترەوە لە ڕێگەی سیلا هەڵگرتن بووە یعنی بەڕاستی ناکرێ ژنانیش پشتگوێ بخرێن.